حکومەتی ماوەبەسەرچووی هەرێمی کوردستان لە هەرزانکردن و جێگیرکردنی نرخی سوتەمەنی شکستێکی شەرمەزارکەری گەورەی تۆمار کرد. نەکەر نەیتوانی نرخی بەنزین هەرزان بکات، بەڵکو قەیرانێکی گەورەی نەبوونی بەنزینی دروست کرد و ڕێگەی خۆشکرد نرخی سوتەمەنی لە 110 بەرز ببێتەوە. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان سوکایەتی بوو بە ئیرادەی خەڵکی کوردستان. هەرکە حکومەتی ماوەبەسەرچوو بڕیاریدا نرخێک بۆ بەنزین دیاری بکات، دەڵاڵ و بازرگانەکان لە چەند کاتژمێرێکدا بازاڕیان قۆڕق کرد و بەنزی خانەکانیان یەک لە دوای یەک تابلۆی بەنزین نەماوەیان هەڵواسی. بەڵام کاتێک حکومەت لە بڕیارەکەی پەشیمان بووە و پاشەکشەی کرد، بە قودرەتی قادر لە هەمان ئێوارەدا خەزانی هەموو بەنزی خانەکان پڕ بوونەوە. بازرگانەکان ویستیان بە حکومەت بڵێن ئێمە بڕیاردەری ڕاستەقینەی نەکیەوە، کە لێرەدا حکومەتی ماوەبەسەرچوو وەک بێشکەیەک دەرکەوت کە لە دەستی چەند کۆمپانیایەکی حیزبی و بازرگانێکی خاوەن دەسەڵاتدایە. ئەوان چۆنیان بوێت ئاوا ڕایدەژەن و قۆماتەی دەکەن. ئەوەی جێگەی سەرسوڕمانە نەوتی خاویە وڵاتە کە موڵکی گشتیە بەبێ بەرامبەر دەدرێتە دوو کۆمپانیا بۆ ئەوەی بیپاڵێون. پاشان ئەو کۆمپانیانە هەمان سوتەمەنی بە قازانجێکی خەیاڵی و بە نرخی بۆرسەی جیانی بە خەڵک دەفرۆشنەوە. لەم نێوەندەدا حکومەت وەک تەماشاکارێک وەستاوە و 1 دیناریش وەرناگرێت. تێچووی ڕاستەقینەی پاڵاوتنی بەنزین لە ناوخۆدا زۆر لەو نرخە کەمترە کە ئێستا بە هاوڵاتیان دەفرۆشرێت، چونکە بازرگانەکان خۆیان خاوەنی نفوزی سیاسین و کۆنتڕۆڵی کڕینی نەوتی خاو و بەنزیخانەکانیشان کردووە. بازاڕیان کردووەتە گۆڕەپانی تاڵانکاری و چۆنیان بوێت بەو شێوە ئاراستەی دەکەن. حکومەتی هەرێم لەم تاقیکردنەوەیدا بەکردەوە شکستی هێنا و شەرعەتی دابەوەی کە بازرگان و دەڵاڵەکان لە یاسا بەهێزترن. خەڵکیان بە هیوای هەرزانکردنی بەنزین سەرقاڵ کرد، کەچی لە کۆتاییدا نەک هەر نرخەکە دانەبەزی، بەڵکو بەنزین و نەوت و گاز گرانتر بوون و نۆرەگرتنیش بوو بە میوانی هەمیشەیی بەنزینخانەکان. ئێستا هاوڵاتیانی هەرێم لەلایەک باجی گرانی سوتەمەنی دەدەن و لەلایەکی دیکەوە باجی بێدەسەڵاتی حکومەتێک دەدەن کە شکۆی خۆی لە پێناو قازانجی گیرفانی حیزب و بازرگان و چەند کۆمپانیایەک دۆڕاندووە.